باشا جا دكتور فاضل أبو رعيف یانجی ڕەغیف شارەزای سیاسی و ئەمنی جێ بەغدای دەپرسم لەسەر دەربازبوونا 10 ساڵان لەسەر کۆمەڵکوژیە سپای کرد کو حتان و کێژی گەلێک ڕۆپەلێن وێ هەنە نەهاتنە هەلدان تەمام بکوژێن ڕاستەقینە داعشە لێن هاریکاریەوان کری هێژی شک و گومان لەسەر دنیایەکن. دکتور فازل تو گەلێک بەخێراتیە کوردستان 24 پشتی دەربازبوونا 10 ساڵان لەسەر vê کۆمەڵکوژیە مەزنترین و خیناویترین یا گەنجێن بە تایبەتی پرانی سنە لە سەلاحەدین دەبنکایەکی سەربازیدا هین دخوازن دەوێ ڕوژێداوە کە شارەزایەکی سیاسی و ئەمنی چ بێژن کو هێژی یەن هاریکاریە بکەرێن ڕاستەقینەکری شک و گومان لەسەرە. نعم شكرا جزيلا. سپاس بۆ میوانداریکردنم، سپاس بۆ کوردستان 24. جا یەکەم شت کە ئاماژەی پێ بدەین کە سپایکەر پێویستی بەوەیە کە ناو بندرێت هۆڵۆکۆستی شیعەکان، چونکە کۆمەڵێکی زۆر گەنجی شیعاکە خوێنکار بوون، چەکداریش نەبوون، بەشدار بوون لە کۆرسێکی وەرگرتنی وانەی سەربازیدا ڕوبەڕووی گەورەترین تاوان بوونەتەوە، تاوانی سەدەی ناودنێ من کە نزیکەی 2500 کەسیان لێ کوژرا لەو گەنجە بێت تاوانانە. ئەمە تاوانێکە کە نزیکەی 10 ساڵە پێویستی بە لێکۆڵینەوەی هەیە. هەرچەندە بکەرە سەرەکیەکان حکمیان بەسەر دادراوە، بەڵام دادگای عێراقی هێشتا بە دوای ئەو کەسانەوەیە کە هاوکاری ئەو تاوانیان کردووە بەشێکی زۆریان دەستگیر کراون، بەڵام بکەری سەرەکی بە دیدگای من تاوەکو ئێستا دەستگیر نەکراوە، یاخود بڵێن پاڵنەر و هۆکاری سەرەکی تاوەکو ئێستا دەستگیر نەکراوە. باشە هەتان و کە هێژایە دکتور فازڵ پرسیارێکە جەوهەری هەیە ژالیە کەسوکارێن قوربانیان بە دەهێتەکردن چاوە بنکەیەکی سەربازی بێ بەرگری و بێ پاراستن بێ کۆنتڕۆڵ ئاهوسا هاتە ڕادەستکردن و ئەف مەزنترین کۆمەڵکوژیە تێدا هاتە ئەنجامدان و حتان و کە چارەنویسە زیدەتری 1000 کەسان نەدیارە و نزانن تەڕمێنوان ژی لکیڤەنە. بەڵێ با تێبینی شتێ بکەین پێش ئەوەی کە ئەم قوربانیە ڕوو بدات. دوو هۆکار هەبوون. هۆکاری یەکەم لەسەر ئاستی داگیرکردنی نینەوە بوو، کامە هۆکارێکی سەرەکی بوو، هەروەها بینیمان لە شەنگال ڕوویدا. ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە داعش بەرەو کەرکووک بێت. دوای ئەوەی کە باڵی ڕاست و چەپی ناوچەی سپایکەر تێکشکێنرا لەلایەن داعشەوە، داعش توانی ڕاستەوخۆ بە ئاڕاستەی سپایکەر هەنگاو بنێت و چەکداراتون ڕەوەکانی بەرەو سەلاحەدین ئاڕاستە بکات کە سپایکەری لێیە. هەرچەندە فیرقەی سەربازی سوپای عێراق و هێزە ئەمنیەکانی شکستیان هێنا و بەشێک لە سەرکردە ئەمنیەکانیشیان تەنانەت کشانەوە لەو ناوچەیە لە ناوچەی سەلاحەدین مەبەستمە. ئەمە ژوای کرد کە معنەویاتی سەربازەکان تەواو دابڕمێت و بڕوخێت لە بەرامبەر هێرشەکانی داعشدا. ئەمە ژوای کرد داعش بە شێوەیەکی ئاسان چوادەوری سپایکەر بدات و کۆمەڵێکی زۆر لەو گەنجانەی لە سەربازگەکاندا بکوژێت. بەشێکی زۆریان دەستگیریە کرابوون، بەشێکانی دەستگیری کرد، بەشێکانی کوشت. نزیکەی 800 کەسیان لەو کاتتا واتە بە یەک جار دەستگیر کراو لەلایەن داعشە و ڕفێنراون، کەس نەیزانی چیان بەسەر هات. بەشێکی دیکەیان چاڵیان بۆ هەڵکەندن و بە زیندوی خرانە ناو چاڵەکەەوە. تەنانەت تاوانەکە هێندە گەورە بوو، بە دەستی خۆیان چاڵیان پێ هەڵکەندرا، دواتریش هەر خۆیان خرانە ئەو چاڵانەوە و تایدا کوژران. بەشێکی دیکە لە ناوچەی نەهەر ڕەمی کران و گولەباران کران، بەشێکی دیکان بران بۆ بیابانەکانی نزیک سەلاحەدین. یانی تاوانەکە فرە چەشنە. سەربازەکانی سپایکەر بە شێوەی جۆرا و جۆر لە ناو بران و لە سێدارە دران و خرانە ژێر خاکەوە. یانی هەندێکیان تەنانەت لە کاتی ناشتنیشیاندا زیندوو بوون، بەشێکی دیکەیان بە زیندوی خرانە ژێر خاکەوە. ئەمەش بە شێوەیەکی نزیک
ینی ئەتوانم بڵێم نزیکە لە کوردەکان لە تاوان بەرامبەر کوردەکان کە بەشێکیان بە زیندوی لەلایەن سەدام حوسێنەوە خرانە ناو چاڵەوە واتە ئەنفال کران. ئەمە نمونەیەکە لە نزیکی نێوان تاوانی سوپایکەر و تاوانی سەدام حوسێن بەرامبەر کورد، بەڵام لە دوو کاتی جیاوازدا هەردووکیان بەرامبەر ڕۆڵەی عراقی ئەنجام دراون. جا ڕۆڵەی عراقی جیاوازی نیە، کورد بێت شیعە بێت یا خۆت سوننە بێت. دەبێتن کۆمەڵکوژیا سپایکەر دناف پەڕێن خیناویترین بویەرە دیروکێ هات با تۆمارکردن لە عێراقی ڕشتنە ئەو قاسخینە گەنجێن عێراقی بسانە هی دەهێتە ژبیرکردن تەنێ دە ساڵ ڕۆژاوێدا ببیر دەهێتە خستن. سەدەم چنە بۆچی هوسا خینە عێراقیان ئەرزانە؟ بەڵێ یەکەم شت بە دیدگای من حکوومەتەکانی پێشوو لە ئاستێکدا نەبوون کە خەڵکی عێراق بپارێزن، لە ئاستێکدا نەبوون کە بتوانن خوێنی عێراقیەکان بە پارێزراوی بێڵنەوە. تەنانەت نەیانتوانیوە وا بکەن کە ئەم تاوانەوەکو تاوانێکی دژە مرۆڤایەتی بناسێنرێت. هەرچەندە بەڕێزپایەق زێدان کۆمەڵێک هەوڵی داوە کە ئەم دۆسیە وەکو دۆسیەیەکی دژە مرۆڤایەتی بناسێنێت. هەموو بەڵگەکانیشی لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕادستی لایەنە نێودەوڵەتیەکان کردووە بۆ ئەوەی تاوانی سپایکەر وەکو تاوانی دژە مرۆڤایەتی بناسێنرێت. هەرچەندە ئەنجومەنی دادوەری توانی بەشێک لە تاوانەکانی سپایکەر لەسەر ئاستی نێودەوڵەتی بناسێنێت. نزیکەی یەکەمین تاوانبارانی ئەم دۆسیەیە دادگایی کران و سزای لە سێدارەدان یاخۆت زیندانی هەتاییان بەسەردا سەپێنرا. پێم وایە کە یاریکردن بە ڕۆحی عێراقیەکان لە ملی بەرپرسانی سیاسیەکاندایە، لە ملی بەرپرسانی دەوڵەتدایە کە نەیانتوانیوە پارێزگاری لە خوێنی گەنجەکانمان بکەن. ینی پێم سێرە بەرپرسە سیاسی و سەربازەکان بیریان لەوە نەکردوێتەوە کە سوپایکەر لە بیاباندایە چۆن بیر لەوە ناکەنەوە کە نینەوە شکستی هەناوە کەوتوۆتە دەست داعشەوە، سوپایکەرش لە بیابانێکدا لە بەردەم نینەوە. ینی چۆن بیریان لەوە نەکردوێتەوە کە سوپایکەر ئەگەری هەیە داگیر بکرێت، دەبوو دەست بەجێ فەرمانی چۆڵکردنی سوپایکەر بدرێت بۆ ئەوەی ئەو تاوانە و وەحشیانە ڕوبەڕووی ئەو گەنجانە نەبێتەوە. من جارێکی دیکە دەڵێم کە ئەمە تاوانی سەدەیە، ئەمە هۆڵۆکۆستێکە کە بەرامبەر کۆمەڵێک گەنج کراوە. پێم وایە کە ئەمە تاوانێکە تاوەکو ئێستا نەتوانراوە ئەرشیف بکرێت، نەتوانراوە بەڵگەکان بە تەواوی کۆ بکرێتەوە. پێویستە ئەمە کاری زیاتری لەسەر بکرێت بە دوای قوربانیەکاندا بگەڕێن، چونکە ئەوانەی کە شەهید بوون خەڵکانی فەقیر و سیاسی و ئەمنی ئەو بەڵگەیەن پشتی تاوانە سپایکەر ماین گەلێک شک و گومانان دروست دکەن، بە تایبەتی پارێزەرێ ئەvê بنکەیە سەربازیە گەنج و لاو تێدا دەهاتنە ڕاهێنانکردن داچنە کێلەکە ئارتێشێ پارێزوانیە ji عێراقê بکەن وەکەمە گوت بێ بەرگێری و پاراستن ئێدی ئەف کۆمەڵکوژیە دەرهەقێوان دەهاتنەکردن. ئەو بەڵگەین ji vê کۆمەڵکوژیە مانجی شک و گومانان لەسەر بکەرێن ڕاستەقینە و هاریکارن بکەرێن ڕاستەقینە دیار دکەن. حتا نوکێژی وەزارەتە نافخۆیە عێراقی حکوومەتên یەک لە دویەکێن عێراقە پشتی vê بویەرێ دەبێژن gelek ji wan tohmetbaran revîne. بۆچی لەسەر ئاستên navdewletî lêkolînek bû dîvdaçûn û girtina van harîkarên van kesên rastaqîne yan jî kesên rastaqîneyên bi xwe destê de hebûî nehatiye kirin. بەڵێ بەڕێزەکەم کۆمەڵێک تاوانبار هەن، کۆمەڵێک تۆمەتبار هەن کە دواتر بە تاوانبار ناسێنران. بەشێکیان کە لەو ناوچەیە بوون، بەشێک لە تاوانباران هەڵهاتوونەتە دەرەوەی وڵات، چوونەتە وڵاتانی عەرەبی، چوونەتە وڵاتانی ئەوروپیش. پێش 2 ساڵ 2 برات دەستگیر کران کە لە بەلجیکا دەستگیر کران. پێشتریش خەڵک لە فەڕەنسا دەستگیر کراوە، خەڵک لە ئەڵمانیا دەستگیر کراوە، تەنانەت خەڵک لە میسر دەستگیر کراوە کە دەستگای هەواڵگەری عێراق بە هاوکاری میسر یەکێک لە تاوانبارانی سوپایکەری دەستگیر کرد کە لە پشتی هۆکاری ئەو ڕووداوە خوێناویەوە بوون. کۆمەڵێک کەس هەن کە خۆیان شاردووەتەوە لە عێراقدا هەرچەندە پرۆسەی دەستگیرکردن بەردەوامە، بەڵام بەشێک لە تۆمەتباران وەکو باسم کرد هەڵهاتوون و چوونەتە وڵاتەکانی دیکە. یعنی بوی ڕەنگیە هەر کەس بێتن کۆمەڵکوژیەکێ تاوانێک
هەڵەیەکێ هوڤیتیەکێ دەرهەقێ مرۆڤایەتیە لە عێراقێ بکات هەڵهات و چوو خلاص قورتال بوو بکورتی؟ پێم وایە هێشتا بابەتەکە کۆتایی نەهاتووە. ئەمە تاوانێکە تاوانی جینۆسایدە، تاوانی جینۆسایدیش باش تەنها بە یەک هەنگاو چارەسەر نابێت. پێم وایە کە تاوانی جینۆساید پاشماوەکانیشی بە ئاسانی لە ناو ناچێت، چونکە ئەم ڕووداوە ڕووداوێکە کاریگەری لەسەر دەرونی عێراقیەکان هەیە. ئەو کەسانەی کە سوکاریان کوژراوە بەردەوام یادی ئەم تاوانە دەکەنەوە. هەر لەبەرەوە پێم وایە کە جەنابیشت باست کرد بابەتەکە تەواو نەبووە، لەم ئاستدا ڕناوەست. ئەمە خەفەتێکە کە هەتایە بە بەرۆکی عێراقیەکانەوە دەمێنێتەوە لەگەڵ هەر ساڵێک بەوادی سپایکەر ئێمە بیری ئەو ڕووداوە خوێناویە دەکەینەوە. پێم وایە لەم کاتەدا بابەتەکە تەواو نەبووە. ئێستا لەم کاتەدا کەمن قسەتان بۆ دەکەم کۆمەڵە کە سوکاری شەیدانی سپایکەر کۆبوونەتەوە یادی ئەم تاوانە دەکەنەوە لە نزیک ڕووباری دیجلە و لە بیابانەکانی تکریت. ئێستا دەگرین خەفەت دەخۆن بۆ کەسوکاریان. بەڕاستی خەفەتەکەیان زۆر گەورەیە. هەموو ساڵێک ئەم خەموو خەفتیان دیسان دووبارە دەبێتەوە کە یادی سپایکەر نزیک دەبێتەوە. پێم وایە ئەمە تاوانێک نییە کە تەواو بووبێت. ئێستاش هەوڵ هەیە بۆ دەستگیرکردنی تاوانباران. دکتور فازل ابو رغیف شارەزای سیاسی و ئەمنی ژێ بەغدای گەلەک سپاس.